تەلەفۆنی بۆ کردم ڕۆژی مامۆستا برادەرێکمان هەیە باوکی وەفاتی کردووە 42 ڕۆژە باوکی وەفاتی کردووە بەڵام لە خیلالی ئەو 42 ڕۆژەی هەموو شەوێ هاتۆتە خەونی خزم و کەس و منداڵەکانی و دایکی کوڕەکەی بۆی کە دەڵێ وەرن لە قەبرم دەرێنن لەبەرەوەی ئەمن نەمردیمەی زیندیمە ئایا دروستە ئەمە ئەو قەبرەی بینی نەدەرێ ئەو مەیتەی بینی نەدەرێ یان نا منیش پێم گوت وەڵاهی خۆگەر بێت و بە مەنطق بە عەقڵ تەماشای بابەتەکەی بکەیت ئەو ئینسانە تازە مردیە یعنی ئینسانێک ئەگەر بێت و لەناو ئەو خۆڵە بی لە اللهم وەکو موعجزە ئەگەر ناو ئینسانە تازە ڕۆیشتە لۆیە من پێم وایە ئەو خەونە خێری لۆ بکەن سەڵەقەی لۆ بکەن باشتر لەوەی کەوا بیهین نەدەرێ و دیار بوو لە پاشەمێن تەلەفۆنیان لۆ دوو مامۆستای دیکە کردبوو مامۆستاکان ڕێگەیان دابن بوو بیان مادام خانەوادەکە تووشی ئیحرازی و ئیزعاجی بووینە بڕۆن لە قەبرەکەی باوێنەوە سەیری بکەن بزان ئەگەر زیندی بوو بیهین نەدەرێ ئەگەر زیندیش نەبوو ئەوە خۆڵەکەی بەسەردا بدەنەوە چێلۆم نەجێڕیتەوە کاراکتەری ڕئیسی یعنی ممثلی ڕئیسی قسەکە مدەیەک پێش ئێستا هات پێم دووبارە کردەوە چی ڕۆکەکە وتی مامۆستا ئەمێن و ئەو مامۆستایەکە لە کرم ئەخوین برادرێکی نارد وەستایەکەوە قەبرمان لەگەڵ حەفر بکە هەڵبداتۆ یەک دوو کوڕی کابرای یەک دوو برای کابرای دووسێ ئامۆزای خێزانی هەموومان ڕۆیشتین بەرەو قەبرستانی تو ڕۆیشتین بە دوو سەیاران ڕۆیشتین گەیشتینە قەبرستانەکەی وتی قەبرەکەیان پیشان داین گوتیان کاکە ئەو قەبرە هەوە گوتی دەستمان کرد بە قەبر هەڵکۆرینێ دوای ئەوەی کەوە خەریک بوو ئەگەیشتە تابتەکان خێزانی کابرای دەیگوتە کابرای بە قوربانت بم تخوا هێدێدی قازمەکان ڕاوەشێنە نەبادە زیندی بی بەسەری بکەی بمری دوای ئەوەی کەوە گەیشتە تابتەکان پێم گوت تم کاکە ژەن بە ئەمە هەموو تابتەکان هەڵ نەدەینەوە هەموو قەبرەکەی دەرنەینی ئەمە محاولە بکەین بەس تەنها لای سەری بکەینەوە تەماشاکەین ئەگەر زیندی بوو دەیهینە دەرێ ئەگەر زیندیش نەبوو ئەوە خۆڵەکەی بەسەردا دەدەینەوە مامۆستا ئەمن ئەوەی کە لۆم ئەجێڕیتەوە لەگەڵ وەستاکەی گوتی شۆڕی ناو قەبرەکەی بووین تووەڵە تابتەکەی هەڵگرت تێوجارە گەیشتنە کفنەکەی گوتی کفنی سەری یەکەمی داواکەمان کردەوە کفنەکە تقریبەن مەیلۆ گۆڕا بوو کفنی سەری دواتر کفنەکمان کردەوە زەرد ببوو کفنی دووەم کاتێک کە کفنی سێممان لەسەر لادا خوا شاهیدە مامۆستا چەند موو پرچی کابرای هەبی کە بەسەری وەیە هەر هەموو دەناو دەوی کابرای دابوون چاوەکانی وەکەوەی کە هات بنە دەری ئاوا لێ هات بوو تی چۆن پایەکی شۆفەری بینی لەسەر گۆشتێکی بسووتێنی لەسەر کابراایکی نەتیجە ئەو کابراایچی لێ دەگوت مامۆستا لە ڕەشا بەو نەوعی لێ هات بوو یەکسەر من لاقەکانم مردن بە جەماعەتم گوت کاکە زەحمەت نەبی هەڵم کێشنەوە سەرێ دیار بوو کابرا لەبەر من مشاوش بوو گوتی خۆڵەکەی بەس ئەوەکەی بەسەردادا پارچە پەڕۆکەکە ئەوی خەڵکی سەرێ نەیبینن وتی کاتێک کە ئەمنیان هەڵکێشامەوە هەستمە کرد تاقە لە دەستەدەم بە کابرام گوتم کاکە جان زەحمەت نەبی خۆڵەکەی بەسەردادەن خۆڵیم بەسەردادایەوە وتی کە هاتینەوە زۆر غەمبار بووین تی لە ڕێی لە کوڕی کابرام پرسی باشە کاکە بابی تو چ تاوانە چیە بووە چ گوناحیە بووینە وەڵای مامۆستا گیان بابم نوێژی نەدەکردن و لە هەمان کاتێکدا لە ڕۆژی جومعەی لە پارچی گەورەی شار لە ڕۆژی جومعەی لە پارچی گەورەی شار لە ناو شاییە باوکم ئەمری خوای کرد گەڕاوە لای خوای پەروەردگار جەل جەلالو جا بەڕێزانم سیر بکەن ئەوەی بۆتانە جێڕمەوە چێڕۆکی بەنو ئیسرائیلیان نییە و خەیاڵیش نییە هەر کەسێک دەیەوێ ڕاستەوخۆ دەتوانی قسا لەگەڵ ئەو کابرایی بکاکەوە ڕووداوەکەی بە چاوی خۆی بینیە دەرەنجامی چێ دەرەنجامی نوێژ نەکردن دەرەنجامی چێ دەرەنجامی خۆ نەپاراستن لە حەرام لە گوناه خوای پەروەردگار هەموو لایەکمان بپارێزی بەس بەو هیوایم کەوا لە خەوی غەفڵەت بە ئاگا بین چی ئیستیفادە لە بێنوێژی ئەەکەی چی ئیستیفادە لە دووربوون لە خوای پەروەردگارەکەی ئایا سبەینێ حەزەکەی بگەڕێتەوە لای خوای پەروەردگارەوە سزاد بی دەی بەڕێزانم وەختی تۆبەکردن و گەڕانەوەی لە لای خوای پەروەردگار